بيد وبراوة هلا بالخميس چۆنن؟ دەینەموت هیچ شتێک لە شوێنی خۆی نەماوە ئەوەی قەدرگرانە قەدری نەماوە ئەوەشی هەرنیەتی فەشێکی سووری لەم سەر تا ئەو سەر بۆ ڕاخراوە ئەو هونەرمەندەی چەند ساڵە دڵی هەمووان خۆش دەکات ئێستا خۆی دڵی شکاوە باسی ماهیر حەسەنتان بۆ دەکەم ئێوە ئاگادارن هونەرمەند ماهیر حەسەن لە فستیڤاڵی فیلمی ڕەشت لە ئێران خەڵاتی باشترین هونەرمەندی بەدەستهێنا بەڵام کە گەڕایەوە هیچ پێشوازێکی فەرمی لێ نەکرا پامنێری 1964 پرسیاری خەڵاتەکەی لێکرد ئەویش وتی لە دەرەوە ئیشەکانمان بە چاوی هونەری تەماشا دەکرێن ئێمە ئیشەکانمان بە چاوی هونەریەوە سەیر دەکرێت لە دەرەوە لەبەرەوە هەچ کارێکیش بە وجدانەوە هەچ مەسەلا مقارنەی بە وجدانەوە بکرێت و بە چاوی هونەریان سەیری بکرێت ئەنجامی باشێ بێن نەک بە ڕەفاقەت و بە یەکتر ناسین و بە عەتفەوە کاتێک پرسیاری ئەومان لێکرد ئاخۆ پێشوازی چۆن بووە بۆ خەڵاتەکەی زۆر بەڕوونی بە ڕوخساری ماهیر حەسەنەوە دیار بوو کە دڵی شکاوە و نیگەرانە وتی بەداخەوە تەنیا چەند کەسێک پێشوازیان لێ کردووم لەناو ئەوانە ناوی ئەحمەد جۆڵای هاوڕێ و مامۆستا ئەحمەد سالار و سەرۆکی هەرێمی هێنا بۆ ئەوانش کە پیرۆزبایی و دەستخۆشیان لێ نەکردووە هەر بەو نیگەرانێ وتی گردنیان ئازاد بێ من بەداخەوانێ بە ئەوەی کە پیرۆزبایی لەمە کردووە ئەتوانم بڵێم یەکەم کەس هاوڕێ ئاجیزم کاک ئەحمەد جۆڵا دوای ئەو مامۆستا ئەحمەد سالار ڕێزم هەیە بۆی دوایەوە ڕێز و سپاسم بۆ کاگنێکی وان بارزانی وەکو سەرۆکی هەرێم پیرۆزبایی لێکردمەوەمانە و چەند هاوڕێیەکی کەمیشم کەسی کە دەستخۆشی لێ نەکردم و پیرۆزبایی لێ نەکردم و گردنیشان ئازابی هەر ئەو نییە زۆرێک لەوانی تەمەنی خۆیان بە هونەر بەخشی ئێستا دەردە دڵیانە هەروەک ڕێبوار حەمەسابیری ئەکتەر کە دەڵێت هونەر زەرەری لێدام و هیچی پێ نەبەخشیم نەخاوەنی سیارە و نەخانی خۆمم بەس چی بکەم ئەو عشقی لە دڵمدایە ئاگرێکە ناکوژێتەوە هیچی پێ نەبەخشیم بگرە زەرەرمەند بووم هەتا ئیسا نەخاوەنی خانوویەکی خۆم نە سیارەیەکی خۆم ئەو عشقەیە ترەوە عشقە گڕی گرتووە لە دڵما و کۆڵی لێ نایم تا مردن تەمانی پڕ ئەسرینە دەی ڕاز ناکە بەم ڕۆژگارە ڕاکە ڕاکمانە و پەلەمانە زوو بگەینە کۆتایی هەفتە کاتێ ئاوڕ ئەدەینەوە لە تەمەنی خۆمان ڕۆیشتووە بیان بۆم بە ئەو سمبولەی بە قسە خۆش و کارە هونەرەکانی خەندەی بۆ سەر لێوی هاوڕێ و هەوادارەکانی دەهێنا چاوەڕوانی ماڵئاوایی یەکجاریە لە ژیان و دڵیشی نایە هاوڕێ و هاوپیشەکانی بەجێبهێڵێ لەبەرەوەی من 6 مانگە تەقاوت بووم بەردەوام هەموو ڕۆژی 2 ڕۆژێن بۆ دەوام کۆڵ نایم بەجیان نایڵم هاوڕێکانی چکوانە هاوڕێی تەمەنم جارێکتر ناتوانم چم هاوڕێی تر دروستکەمەوە تۆ سمبولێکی گەورە بووی لەم دایرێ بەزی تر بڵێ چیانی پێشەکەی لێرەوە من خۆشەویستی ئەوە تر تەمەنە کە ڕۆژ چێکی خۆ دوای ناکەی ئینسان کاکەیتە تەمەنەوە هەمیشە چاوەڕێی ئەو کاماڵ ئاوایی بکە بەس ئیتر ئەیشخوایسە هەروە بووە تا زیندوون کەس باسییان ناکە کە دەمرن گۆرانەکانیان دەڵێنەوە ئاگرەکەی محەممەد عەباس بەهرامیش خۆڵەمێشی زۆر بوو لە دوورە وڵات لە ئوردون ناشیان و پرسێکی سارد و سڕیشان لە کەرکوو بۆدانا مقۆم قۆی زۆر لەسەر بە خاکسپاردن و دەرهێنانەوەی تەرمەکەی کرا بەڵام وا هەفتەیەک تێپەڕی و یەکلانە بۆ تۆ ئاخۆ تەرمی دەهێنەوە نیشتیمان یان نا تاک شایەکی گەرم کردووە ئەمە هەر ئەو هونەرمەندە فارسە بوو کە بە گۆرانەکانی هەمومانی دەخستە گریان و دەیوت ئاخر بێ من چۆن دەتوانی حەمید هیرات ئەستێری گۆرانی فارسی واناسراوە دڵی هەوادارە کوردەکانی زۆر لاقەدرگرانەوە لە شارە جوانەکەی سنا ئاهەنگێکی گەورەی ساز کرد جا هەر لە بەرخاتری هەوادارە کوردەکانی دەسێجلی کوردی پوشی بوو بە کوردیش بۆی خوێندن چی گاور دڵی بردم عاشقی بووم و پیری کردم ئەمە ڕێک بۆ ئەم پیاوە ویدیۆ وتراوە بۆ کچە کوردێک لە دینی خۆی وەرگەڕا نیشتیمانی خۆی بەجێشت و هاتە کوردستان وەک خۆشی دەڵێ هەر عاشقی کچەکەمان نەبووە لە فڕۆکە دابەزیوە عاشق بە خاک و وڵاتمان بووە حەزیشی لە کەباب و قۆزیە اینجا قرارم ما کە زەواجکەین زەواجەکەشم میسوات کە بێمە ناو کەسوکاری خۆم لە شاری خۆم کە تحویل بێ بۆ ئیسلام ئەنجام لە زەواجی لەگەڵا بکەم حەزی لە کەلتوری کوردیە؟ با پێت بڵێم
شتێک ڕوویدا کە هاتم کاتێک لە فڕۆکەخانەوە هاتم بۆ هەولێر بە ئۆتۆمبیل لە دوکانەوە هاتین بۆ سلێمانی عاشق بووم عاشقی ئەم وڵاتە بووم تۆ ئاینەکەی خۆتت گۆڕی بۆ ئیسلام هەستت چۆنە؟ هەستێکی زۆر خۆشم هەیە یەکێکە لە باشترین و شتانی کردومە و هەستم دەکرد ئازادانەتر دەتوانم داوا لە ژولیا بکەم بۆی هاوسەرگیریم لەگەڵ بکە من قەت لەگەڵ هاوسەرگیری ئەوەیە نیم زۆر کەس با بڵێن هاتۆتە خوازبێنیم کە مناڵتر بوون لە تەمەنی 35 لە 30 تا 35 شت من خۆمی شێوانە بووم کە لە تیکتۆکە دژی ئەو ئافرەتانە بووم کە شوکەن زەواجکەن لە کوڕ لە خۆیان مناڵتر مناڵەکنە کە پارێ بابی پێ ئەوی لێ بستێنی کەس نەزانێکێ گەر ماڵەوە نەبێ خۆی هیچ بەرشە سوورەکەی فێستیڤاڵیکان لە فەڕەنسا ترێندی گەرمی سۆشیال میدیای جیهان و عەرەبی و کوردی بوو ئیتر هەرچی ئەکتەر و کەسایەتە دیارەکانە نمایشیان ئەکرد بەڵام هیچیان وەک تۆم کروز و دێنزڵ واشنگتن و ئەنجلینا جولی تەمەن 50 ساڵ نەبوونە ترند وەک دەڵێن لە نۆرەی ئەنجلینا جولی پیربوون وەستاوە فێستیڤاڵی کانی سینەمایی لە بەناوبانگترین فێستیڤاڵەکانی جیهانە یەکێکە لە 3 فستیڤالە گەورەکەی ئەوروپا بەناوبانگترین خەڵاتی فستیڤالەکە چڵەدار خوورمایەکی ئاڵتونیە باوکە زوو پیری کردی هەرزوو گەنجاتی باوکە تەمەن زوو پیری کردی ئەی لەوە لە چیەوە بۆچی سوێن بە قورعانی خانم کەلام الله بێ دڵ خەریکە بۆ تەلالا نێچیر هەورامی لە گۆرانی شای و هەڵپەڕکیەوە بۆ گۆرانێکی خەمگین و پڕ لە ئەحساس لە هەمووی سێرتر هەمووان بۆ دایکی دەڵێن بەڵام ئام بۆ باوکی وتووە تەمەن فێڵی لێکردی دڵن ئەوەی بە دوای 2 کەروێشکدا ڕابکات هیچیانی بۆ ناگیرێت بەڵام ئەمە لای دکتۆرە چیمەن پێچانە بۆتەوە بە دوای موزیک و پزیشکیدا ڕای کرد و هەردووکیانی بۆ گیرا ئێستا هەم دکتۆری ڕۆحە هەم جونگە بەڕاستی هیلاک بووم بە دڵنیایت کە تۆ خۆی زۆر قورسە مۆسیقاش لەوانەیە بە ڕێستام زانن بەس باوەڕەکەم هی ئەوە بچکە لە مناڵیەوە ینی ئەساسیەکەم لە مناڵیەوە بوو دواتر بە گەوری هەر بەردەوامی مەکرد ئەگەر هەموو دکتۆرێ مۆسیقا بزانێ زۆر ورتر بۆ شتەکانە ڕوا و لەوە ئەوە لە منە هەیە زۆر کەزیێڵە لە زۆرە ڕۆشتە ناو دیتیاڵی شتەکانەوە باوەڕەکەم لە بەروی ئەو باگراوندەمەیە کە خۆی زانی مۆسیقا ئاسان نییە وەختی خۆی بە دەنگێکی ناسکی کچانە لە پاڵ هونەرمەندی مەزن کەریم کابان دەرکەوت و ئێستا یەکێکە لە باشترین پزیشکەکانی جونگا بەڵام هونەرەکەشی لەبیر نەکردووە ئەم شەو بەدزی دایکەکە و خۆکە بە میوانم ئەمە بەرهەمی تازەی سەماخانە ئەو کچەی گۆرانی بۆ کوڕانی شارەکانی کوردستان دەڵێ عیشقانی شەمەزین پیری بیاراوە تەلارخانەکەوە بەرهەمەکەی هی خۆی نییە و هی هەردوو هونەرمەند سادق قسقاپانی و سەید محەممەد سەفایی و کەڤەری کردوتەوە ئەو شەوکەنە سەرخۆشی دەچمە ماڵەکەی پیریش زاڵمە زاڵم پێشینانی ژووتیانە پیری و هەزار عیب جام دەردەپیریە ئێستارەك شاژنی هەستەکانی گۆرانی عەرەبی ئەلیسا دەگرێتەوە لە دوایین دەرکەوتنی لە شانۆیەک درایە بەر توانج و قسە و باسێکی زۆر بەهۆی ئەوەی چرچولۆچێکی زۆر لە ڕوخساری دەرکەوتووە هەندێکی ژووتیان دەی ئەمە ئاساییە ئیتر پیریە کە هات کەس ناناسێ بای بای